إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، تمني إنسان سرمایە و دەستمایەی ئینسانە لەو دنیاەدا. ئینسان دەتوانێت لەو تەمەنەیەیدا خوای پەروەردگار لە خۆی ڕازی کات، بە پێچەوانەشەوە دەتوانێت لەو تەمەنەیە بە شێوازێک کار بکات کە خوای پەروەردگاری لێت وەڕە بێ. خوا پەناماندا لەو دنیاەدا. بۆیە گرنگترین شت بریتیە لە تەمەن و ژیانی ئینسان کە ئینسان لێی وەریابێت. ئەنجا لەوەش گرنگتر بریتیە لە تەمەنی گەنجێتی. بۆیە پێویستە ئینسان باسی ئەو گرنگی ئەو تەمەنی گەنجێتیە بکات بۆ ئەوەی کە ئینسان بە ئاگا بێتەوە و لێی وەریابێت ئەو تەمەنە زێڕینەی بە فیڕۆ نەچێت. بۆیە بە کورتی دەڵێن گەنج و تەمەن. خوای پەروەردگار دەفەرمێت: ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا. ئایا خەڵکینە پێتان وایە ئێوە هەر بەگاڵتە و گەپ و بە هەوەنتە دروست کراون؟ وەئەنەکم ئیلەینا لا تورجعون. پێتان وایە کە ناگەڕێنەوە بۆ لای ئێمە، هەر لە دنیادا بۆ دنیا دروست بوون، هەر بە هەوەنتە و بەبێ حیکمەت دروست بوون؟ بێگومان نەخێر، بۆ ئامانجێکی زۆر گەورە دروست بوون کە بریتیە لە بەندایەتی کردن بۆ خوای پەروەردگار و ئاوەدانکردنەوەی زەوی بە پێی بەرنامەی خوای پەروەردگار. لە قیامەتدا بە ئەو کەسانەی کە ژیانیان بە فیڕۆداوە پێیان دەگوترێت: ئەوەلەم نوعەممیڕکم ما یەتەذەکەڕ فیه من تەذەکەڕ. ئایا لەو دنیاەدا بای ئەوەندە ژیانتان پێ نەدرا، تەمەنتان پێ نەدرا کە بیری تێدا بکەنەوە و پند وەربگرن، کە بیر بکەنەوە بۆچی دروست بوون، ئامانجی دروست بوونتان چییە؟ ئینسان کە تەمەنی بە فیڕۆدا بێت، لە قیامەتدا ئاوا سەرزەنش دەکرێت و پێی دەگوترێت: بای ئەوەندە تەمەنت پێ نەدرا، ژیانت پێ نەدرا کە تێیدا بیر بکەیەوە و پند وەربگری. ئیبن القەیم دەفەرمێت: بەڕاستی گەورەترین بەزایادان دوو شتە. یەکەمینیان بەزایادانی دڵ و وێڵکردنی دڵ و بێ ئاگابوون لە دڵ کە نەزانی ڕوود لەکوێ بێ و هەروەها دەبێ دڵت لەکوێ بێت. دووهەمینیان بریتیە لە بەزایادانی کات، چونکە ئینسان کە وەقتی ڕۆیشت، عمری ڕۆیشت، گەنجێتی ڕۆیشت، جارێکی دیکە هەرگیز بۆ ئینسان ناگەڕێتەوە، هەرچەندە کە ئینسان لێی پەشیمان بێت. ئەعرابیەک پرسیار لە پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم، پێی دەڵێ: یا رسول الله، من خیر الناس. ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، کێ لە هەموو کەسێک باشتر و چاکترە؟ پێغەمبەر دەفەرمێ: من طال عمره وحسن عمله. ئەو کەسەی کە تەمەنی درێژە، تەمەنی زۆرە، بەڵام لەگەڵ ئەوەدا کە تەمەنی درێژە، وحسن عمله، کار و کردەوەکانی زۆر جوان و ڕێک و پێک و پەسەندە، موافقی دینەکەی و موافقی شریعەتی ئیسلامە. ئەو کەسە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لە هەموو کەسێک باشتر و چاکترە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ: ئیغتەنم خەمسەن قەبلە خەمسین. پێنج شت بە غەنیمەت بزانە پێش ئەوەی کە پێنج شتت بەسەر بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاری پیاوێکی دەکرد، ئەو ئامۆژگاریە بۆ ئێمە شەو ڕووشی لە ئێمەیە،
ئەو پێنجتە بە غەنیمەت بزانە، بەدەستکەوتی بزانە سوودی لێ ببینە ئەی ئینسان. کە یەکێک لەوانە ئەوەیە کە شەبابەکە قەبلە هەڕەمیک، گەنجیەتیت وەریا بە ئەی گەنج پێش ئەوەی کە پیر ببی و تەمەنی گەنجیەتیت بڕوا. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکا و پێمان دەفەرمێت ئاگاتان لێ بێت گەنجیەتیتان پێش ئەوەی کە ئەو گەنجیەتیتان بڕوات لێی وەریابن، بەدەستکەوتی بزانەوە هەروەها کار و کردەوەی چاکی تێدا بکە. حەسەنی بەسڕی دەفەرمێ بەڕاستی ئەمن بە کەسانێک گەیشتوم و کەسانێکم بینیوە ئێوە چەندە لەسەر ماڵ و سامانی دنیا سوورن، ئەوان زۆر سوورتر بوون لەسەر عمر و ژیان و کاتیان کە بە فیڕۆ نەچێت، ئەو کاتیان نەڕوات بەبێ ئەوەی کە کار و کردەوەیەکی چاکەی تێدا بکەن. بۆیە پێمان دەفەرمێت بەڕاستی هەر ڕۆژێک کە دێت ئەو ڕۆژە ڕۆژێکی نوێ و بە زمانی حاڵ بانگمان دەکا و پێمان دەڵێت، ئەو ڕۆژە بانگمان دەکا و پێمان دەڵێت ئەمن لە ژیانی ئێوەدا ڕۆژێکی تازەم، هەر کار و کردەوەیەکیش کە لەو ڕۆژەدا بیکەن لە قیامەتدا بەسەرتانەوە شاهیدم، ئەو کارەی کە تێیدا بکەیت چاکە و خراپە بێ لە قیامەتدا ئەو ڕۆژە شاهیدیت لەسەر دەدات. بۆیە پێت دەڵێت ئەگەر ئەو ڕۆژە ڕۆیشت وەریابە ئەی ئینسان بەشێک لە تەمەنی تۆ دەڕوات، وەریابە بە ئەو ڕۆژە بەسەرتدا ڕەت نەبێت بەبێ ئەوەی کە کار و کردەوەیەکی چاکەت پێش خۆت خست بێت و لەو ڕۆژەدا کار و کردەوەیەکی باشەت کردبێت. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لا تزول قدم عبد، هیچ کەسێک لە ڕۆژی قیامەتدا یەک لاق ناباتە پێشەوە لە دەشتی مەحشەر کاتێک کە ڕادەگیرێت ڕوبەڕووی ئەو چوار پرسیارە دەبێتەوە. یەکەمیان بە ئینسان دەگوترێت عن عمره فيما أفناه، کاکە ئەی ئینسان ئەو ژیان و تەمەن و کاتێک کە پێماندای لە چیدا سەرفت کرد. وعن شبابه فيما أبلاه، دوایی بە تایبەت لەسەر تەمەنی گەنجیەتی پرسیارێکی تایبەت لەسەر تەمەنی گەنجیەتی دەکرێت. خۆ تەمەنی گەنجیەتیش هەر ژیانە، پرسیار لە تەمەنمان دەکرێت بەگشتی، بەڵام بە تایبەت پرسیار لە تەمەنی گەنجی دەکرێت. بۆچی؟ لەبەر ئەوەی تەمەنی گەنجیەتی ئینسان تااقەت و توانای زیاتری هەیە کە کاری تێدا بکات. تەمەنێکی زۆر گرنگە وریا بە ئەی ئینسان پرسیارێکی سربەخۆت لێ دەکرێت لە قیامەتدا لەو تەمەنە گەنجیەتیە. پێت دەڵێن ئەو گەنجیەتیت لە چەدا سەرف کرد، بەچی بەڕێت کرد، ئەو گەنجیەتیە لەو گەنجیەتیەتدا چیت کرد و چت پێش خۆت خست. پرسیارێکی تایبەت لە تەمەنی گەنجیەتی دەکرێت. ئەنجا لە ماڵ و سامان و لە عیلم و زانیاریش پرسیار لە ئینسان دەکرێت و ئینسان ڕەت نابێت هەتا وەکو ئەو چوار پرسیارە سەرەکیە لە ئینسان نەکرێت کە یەکێک لەوانە بریتیە لە تەمەن و هەروەها لە تەمەنی گەنجیەتی بە تایبەت. ڕەبیعی کوڕی خەیسەم دەگەڵنەوە کە لە ماڵەکەی خۆیدا چاڵێکی لێدا بوو لە شێوەی قەبر. ڕۆژانە دەچۆ ناو ئەو چاڵەیەوە بۆ خۆی بەخۆی دەوت بۆ ئەوەی کە خۆی پەروەردە بکات و هەروەها دەرس و پند وەربگرێت. دەچۆ ناو ئەو چاڵەیەوە و بانگی خۆی دەکرد و بەخۆی دەوت ربي ارجعوني لعلي أعمل صالحا، بۆ خۆی بانگی خۆی دەکرد و دەیوت ئەی پەروەردگارە جارێکی دیکە بمگێڕەوە بۆ دنیا بۆ ئەوەی کە کار و کردەوەی چاکە بکەم، وەکو ئەوەی کە مرد بێت و چێوێتە ناو قەبر بۆ ئەوەی کە دەرس و پند وەربگرێ. هەموو ڕۆژێ دەچۆ ناو ئەو چاڵەیەوە بانگی دەکرد دەیگوت ئەی خودای پەروەردگار جارێکی دیکە بمگێڕەوە بۆ دنیا بۆ ئەوەی کە کار و کردەوەی چاکەی تێدا بکەم. جا دوایی هەر بۆ خۆی وەڵامی خۆی دەدایەوە و دەیگوت ئەو جارەش فرسەتمان پێدای، دەرفەتێکمان پێدای، دەیفەرموو بچۆوە بۆ دنیا بزانم ئەو جەر چی دەکەی، دەیڵا فەرموو کار و کردەوەی باشە بکە و چاکە بکە بۆ ئەوەی کە دەرس و پند وەربگرێت. هەموو ڕۆژێک ئەوەی دووبارە دەکردەوە بۆ ئەوەی کە تەمەن و ژیانی بە فیڕۆ نەڕوات، بێ ئاگانە بێت، چونکە زۆربەی گەنجی ئەوڕۆ بە بێ ئاگایی دەژێت. کاتێک وە خەبەر دێت کە تەمەنی گەنجیەتی ڕۆیشتووە یاخۆد ئەوەتانەیە کاتێک کە دەمرێ ئەو جەروە خەبەر دێت. حەسەنی بەسڕی پێمان دەفەرمێت ئەی ئینسان ئەتۆ بزانە ژیانی تۆ چەند ڕۆژێکە، هەر ڕۆژێک کە دەڕوات بزانە بەشێک لە تۆ دەڕوات، بەشێک لە عومر و ژیانت دەڕوات. سبحان الله، ئینسانی وا هەیە
بێزارە لە تەمەنی خۆی، هەر خواخوایەتی تەمەنەکەی بڕوا دەڵێ با ڕۆژەکەی بەسەر ببین، بەڵام ئەو ڕۆژە کە ڕۆیش دەزانی ناگەڕێتەوە. ئەو ڕۆژە ئینسان وەختێک چۆ ناو قەبر دەزانێت چەندە ئەو تەمەنە گرینگە کە خوای گەورە بە ئینسانی داوە. بۆیە دەفەرمێت هەر ڕۆژێک کە لە تۆ دەڕوات بەشێک لە ژیانی تۆ دەڕوا، وریا بە ئەی ئینسان با ئەو ڕۆژە بەلاش نەڕوات، با ئەو ڕۆژە بە هەوەنتە نەڕوات، لێی بێ ئاگامە بە. ئیمامی عەلی پێمان دەفەرمێت ئاگادار بن ئەی خەڵکینە ئێوە بەرەو قیامەت دەڕۆن و پشت لە دنیا دەکەن. هەر ڕۆژێک هەر سەعاتێک کە لە تەمەنتان دەڕوات بەرەو قیامەت دەڕۆن، بەرەو مردن دەڕۆن، چونکە تەمەن کۆتایی دێت، چەند ڕۆژێکە، چەند ساڵێکە، چەند مانگێکی دیاری کراوە برم ئەو تەمەنە دەڕوات. ئەی ئینسان وریا بە هەر ڕۆژێک کە دەڕۆی، هەر ڕۆژێک کە لە ژیان و تەمەنی تۆ دەڕوات لە قیامەت نزیک دەکەویەوە و پشت لە دنیا دەکەی. جا سەیر ئەوەیە ڕۆژ بە ڕۆژ ئێمە لەسەر دنیا سوورتر دەبین، کەچی لە قیامەت بێ ئاگاتر دەبین، کەچی ڕۆژ بە ڕۆژ ئێمە لە قیامەت نزیک دەبینەوە و تەمەنمان بەرەو کۆتایی دێت. کاکە وریا بە ئەی ئینسان، ئیمامی عەلی پێمان دەفەرمێت ئێوە ڕۆڵەی ئاخیرەت بن بە شێوازێک بژێن کە قیامەتتان دەستکەوێ، ئەو دنیاە لە خزمەتی قیامەتدا بەکاربێنە، بە ڕێگایەکدا بڕۆ کە خوای گەورە لێت ڕازی بێ و قیامەتت باش بێ و لە قیامەتدا سەربەرز بی، خوا بمانگەڕی لەو جۆرە کەسانە. جەمالەدینی قاسمی دەفەرمێ ڕۆژێکیان بەلای هەندێک گەنجدا ڕۆیشت کە کاتی خۆیان بە فیڕۆ دەدا لە حەرام و لە قەدەغەکراوەکان خوا پەنامان دات، بە بێهودە کاتی خۆیان بە فیڕۆ دەدات. بۆیە فەرمووی خۆزگە ئەو تەمەنەی ئێوە، خۆزگە عومر و ژیان کڕین و فرۆشتنی پێوەکرابایە بۆ ئەوەی ئێستا ئەمن لەو گەنجە بێ ئاگایانە ئەو عومر و گەنجیەتی و ژیانم بکڕایە و ئەو کاتم بکڕایە. جا گوتیان ئەو کاتت لە کێ دەکڕی؟ گوتی لەو گەنجانەی کە بێ ئاگان، لەو گەنجانەی کە نازانن بۆچی دروست بوون، لەو گەنجانەی کە لە بێ ئاگایی و غەفڵەتدا دەژین، خوا پەنامان دات، ئەو کاتم ئالەوانە دەکڕی. خۆزگە کات بکڕایە، خۆزگە کڕین و فرۆشتنی پێوە بکرایە تاوەکو ئەو کاتم لێ بخڕینایە، ئەو تەمەن و عومر و ژیانە بۆ من بۆیایە و ماڵ و سامانم پێدابان لە بەرامبەردا. بۆیە محاسیبی دەڵێت بەڕاستی ئەگەر ئەو کات و عومر و ژیانە کڕین و فرۆشتنی پێوە کرابە، هەموو ماڵ و سامانی خۆم سەرف دەکرد، هەموو ماڵ و سامانی خۆم بەو کاتەیە دەکڕی، هەمووم سەرف دەکرد بۆ ئەوەی کە کات زیاتر بکڕم. بۆچی؟ دەفەرمێ بۆ ئەوەی ئەو کاتم لە پێناوی ئیسلام و مسلماناندا سەرف بکەدایە، لە پێناوی خوای پەروەردگاردا. ئەو خۆزگە و ئاواتەش پاداشتی هەیە مادەم ئینسان نیەتێکی پاکی لەسەر هەبێت. دەفەرمێ خۆزگە کات بکڕایە، خۆزگە کات کڕین و فرۆشتنی پێوە بکراوایە تاوەکو ئەمن هەموو ماڵی خۆم سەرف بکردایە و کاتم زیاتر بکڕایە بۆ خزمەتی ئیسلام و مسلمانان. بۆیە عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێت بەڕاستی لە هیچ شتێک ئەوەندە پەشیمان نیم لەوەی کە ڕۆژێک لە تەمەنم ڕۆیشتووە کەچی کار و کردەوەیەکی باشم تێدا ئەنجام نەداوە. ڕۆژەکە ڕۆیشتووە کەچی ئەمنیش هیچ کارێکی چاکم تێدا نەکردەوە، زۆر پەشیمانم لەو ڕۆژەیە. دەی ئەی گەنج بزانە ئێمەش ڕۆژێک دەبێت کە لە هەموو ئەو ڕۆژانەی ژیانمان پەشیمان دەبین و ئاخ و حەسرەت هەڵدەکێشین، بەڵام ئەو کاتەیە دادمان نادات و هەرگیز ئەو گەنجیەتی و ژیانە بۆ ئینسان ناگەڕێتەوە. بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز پێمان دەفەرمێت بەڕاستی ئەو ڕۆژ و شەوە کە دێن ئەی ئینسان وریا بە کار لە تۆدا دەکەن، تەمەنی تۆ دەبەن، ئەتۆش کار لەو شەو ڕۆژەیەدا بکە برام، بۆ ئەوەی کە ئەو تەمەنی تۆ دەبات ئەتۆش کار و کردەوەی چاکەی تێدا بکەیت تاوەکو ڕەزامەندی خودای پەروەردگار بەدەست بێنیت. بۆیە یەکێکی دیکە دەفەرمێت لە زانایان ئەی ئینسان، ئەی گەنج، وەریابە لە تەمەنی گەنجیەتیت، چونکە بەڕاستی کار و کردەوە لە تەمەنی گەنجیەتیدا دەکرێت. بۆچی؟ چونکە ئینسان لە تەمەنی گەنجیەتیدا تاقەت و توانای زیاتری هەیە. شاعیریش جوانی فەرمووە دەفەرمێت فەیا لەیتە الشەباب یەعود یەومەا، ئای خۆزگەیە ئەو گەنجیەتیە یەک ڕۆژ بۆم گەڕاباوە، گەنجیەتیەکەم گەڕاباوە یەک ڕۆژ بۆ ئەوەی فەئەخبەرەه بما فعل المەشیب، بۆ ئەوەی هەواڵم پێدابایە پیری چی بە من کردووە. یەک ڕۆژ تەمەنی گەنجیەتیم بۆ گەڕاباوە بۆ ئەوەی هەواڵم بەو تەمەنە گەنجیەتیەی دابا
پیری چی بە من کردووە ئەوە پەیامێکە بۆ هەر گەنجێک بەر لەوەی کە تەمەنی گەنجێتێکت بڕوە وەریا بە ڕۆژێک دادێ بەڕاستی ئینسان ئاوا پەشیمان دەبێتەوە. یەحیای کوڕی معازی جوانی فەرمووە دەفەرمێت الدنیا خەمر الشەیطان بەڕاستی دنیا ئەگەر ئینسان وریا نەبێت ئەگەر ئینسان بە ئاگانە بێت دنیا وەکو عەرەقی شەیطان وایە چۆن عەرەق ئینسان سەرخۆش دەکات ئەو دنیایەش ئاوا ئینسان بێهۆش و سەرخۆش و غەفڵەت و بێ ئاگا دەکات. زادە فەرمێ ئینسان وەختێک بە ئاگادێتەوە کە دەگاتە ناو گۆڕ و دەمرێت ئەو کاتەیە ئینسان بە ئاگادێتەوە. بۆیە گوتراوە الناس نیام بەڕاستی خەڵک خەوتووە کەنگین بە خەبەردێنەوە ئیذا ماتوا انتبهوا ئەو کاتەی کە دەمرێ ئاوجە ئینسان دەزانێت ئەو دنیایە چەندە گرینگە ئەو کاتە چەندە گرینگە ئەو تەمەن و گەنجێتیە چەندە گرینگە بەر لەوەی کە ئەو ڕۆژەت بەسەردا بە ئەی ئینسان وریابە ئەو تەمەنەت نەڕوا بەبێ ئەوەی کە ڕەزامەندی خودای پەروەردگار بەدەست بێنیت. لە کۆتاییدا قولێکی ئیبن عومەر هەیە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کە دەفەرمێت إذا أمسيت فلا تنتظر الصباح أي إنسان ئەگەر ئەتۆ ئێوارەت کردەوە بە تەمای بەیانی مەبە ئەگەر بەیانیشت کردەوە بە تەمای ئێوارە مەبە و دەفەرمێەوە خذ من صحتك لمرضك وریا بە وەختێک کە تەندروستیت باشە و لەش ساغی بەر لەوەی کە نەخۆش بیت تا لەش ساغی کار و کردەوەی چاکەی تێدا بکە ومن حياتك لموتك وریا بە پێش ئەوەی کە بمری دەرس و پند و عیبرەت لە ژیانت وەربگرە و کار و کردەوەی چاکەی تێدا بکە چونکە کە مردی دەفتەرەکەت دەپێچرێتەوە و هەموو شتێک کۆتایی پێدێت. جا خۆشی بۆ ئەو کەسەی کە تەمەنی خۆی بە فیڕۆ نادات بەختەوەری بۆ ئەو کەسەی کە گەنجێتیەکەی لە عیبادەتدا سەرف دەکات بەختەوەری و خۆشبەختی بۆ ئەو کەسەیە کە لەو دنیایەدا بە شێوازێک دەژیە کە ڕەزامەندی خودای پەروەردگار بەدەست دێنێت. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خۆیە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆتکەی وامان لێ بکەی کە لەو تەمەن و ژیانەماندا بتوانین ڕەزامەندی تۆ بەدەست بێنین. یا ڕەبی خۆیە گیان لەو گەنجانە بینی هەر یەکێک لەو گەنجانەی کە گوێیان لێیە وامان لێ بکەی بمان خەیە سەر ڕاستە ڕێگای خۆت تەمەن و عومر و ژیان و گەنجیەتی خۆمان بە فیڕۆ نەدەین لەو گەنجانە بین کە ئەتۆ لێمان ڕازی بیخوای پەروەردگار هیدایەت و تەوفیقمان دەی لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان ژیێنی و لەسەر ئیمان و ئیسلامەتیش بمان برێنی لە ڕۆژی قیامەتدا بەڕووی سپیەوە زیندومان کەیەوە و خەجاڵەتی بەردەمی تۆ نەبین لە قیامەت. یا ربی خۆیان گیان هیدایەت و تەوفیقمان دەی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.